کۆبوونەوەکەی پوتین و ئەردۆغان لە شاری سوچی رووسی لەسەر دەریای ڕەش ئەنجامدرا و 3 کاتژمێری خەیاند شاندی وەزاری هەردوولا بەشدار بوون. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەیدا پوتین گوتی وڵاتەکەی ناچار بۆ بکشێتەوە لە ڕێکەوتنەکە چونکە وڵاتانی ڕۆژئاوا سزایان خستۆتە سەر هەناردەی دانەوێڵە و چیمەنتۆی رووسی. ئەو گوتیشی تەنها بە هەڵگرتنی سزاکان دەگەڕێنەوە بۆ ڕێکەوتنی هەناردەی دانەوێڵە، بەڵام پوتین جەختی کردەوە کە ڕۆژئاوا ڕەتی دەکاتەوە سزاکان لەسەر دانەوێڵە و چیمەنتۆی رووسی هەڵبگرێت. سەرۆکی رووسیا باسی لەوەش کرد لە سەدا هەفتای ئەو دانەوێڵەی لە ئۆکراینەوە هەناردە دەکرا دەچوو بۆ وڵاتانی دەوڵەمەند بەتایبەت ئەوروپا و دەڵێت ڕۆژئاوا لەبارەی ئامانجە مرۆیەکانی ڕێکەوتنی هەناردەی دانەوێڵە فریوی داون. لە تەموزی ساڵی ڕابردوودا هەردێکە لە رووسیا و ئۆکراین بە نێوەندگیری تورکیا و بە چاودێری چەند لایەنێکی نێودەوڵەتی ڕێکەوتنێکیان بۆ هەناردەکردنی دانەوێڵی ئۆکراین ئیمزا کرد. هەرچەندە ڕێکەوتنەکە 3 جار درێژ کرایەوە کە دواترینیان تاوەکو هەڤەی تەموز بوو، بەڵام چیتر رووسیا ئامادە نەبوو درێژی بکاتەوە و لەو کاتەوە تورکیا هەوڵی زیندووکردنەوەی ڕێکەوتنەکە دەدات. هەرچەندە پێش کۆبوونەوەکە ئەردۆغان گوتی ئەو پەیامەی بۆ جیهان دەیان بێت دوای کۆبوونەوەی لەگەڵ پوتین هەنگاوێکی زۆر گرنگ دەبێت بەتایبەت بۆ وڵاتانی کەم پێشکەوتووی ئەفریقا. پێمان وایە ڕێکەوتن بکرێت بۆ چارەسەرکردنی پرسی هەناردەکردنی دانەوێڵە. ئەردۆغان گوتیشی پێویستە کار بکرێت لەسەر نمونەیەکی بەردەوامی ڕێکەوتنی هەناردەی دانەوێڵە و پاکێجێکی نوێ بۆ ڕێکەوتن لەگەڵ رووسیا و نەتەوەیەگرتووەکان ئامادە بکرێت. ڕێکەوتنەکە ڕێگە بە هەناردەکردنی دانەوێڵە دەدات بە سەلامەتی لە بەندەرەکانی ئۆکراین لەسەر دەریای ڕەش کە بریتین لە بەندەرەکانی ئۆدیسا، چۆرنۆمۆرسک، پێدڤێنی سەرجەمیان لەژێر کۆنتڕۆڵی ئۆکراینن. بەڵام دواتر دەبێت کەشتێبار هەڵگرەکان بەڕێڕێوێکی دەریایی مرۆییدا کە پێشتر ڕێکەوتنی لەسەر کراوە تێپەڕن بەرەو ئەستەمبوڵی تورکیا. دواتریش کەشتەکان لەلایەن تیمێکی تایبەتەوە کە هەریەکە لە پسپۆڕانی رووسیا، تورکیا، ئۆکراین و نەتەوەیەگرتوەکان پێک دێت پشکنینی بۆ دەکرێت. ڕێکەوتنەکە یارمەتیدەر بوو لە کەمکردنەوە و سەقامگیرکردنی نرخی خۆراک. بەو پێی لە دوای واژۆکردنی ڕێکەوتنەکە زیاتر لە 30 ملیۆن تۆن دانەوێڵە و بەرهەمی خۆراکی دیکە هەناردەکران. ئەمەش جگەلەوەی وڵاتانی هەژار زۆرترین سوودیان لەو بارەیەوە وەرگرتووە بە شێوەیەکی نزیکەی لە 64 گەنم بۆ وڵاتانی تازە پێشکەوتوو دەڕوات.